چینە سەر باسی دووەم ئەویش دنەدانی چینە و هاندانی جەنگی قەومیە لە ورمێ. وازانم باسەکە زۆر بەوردی تۆ متابعەت کردووەوە تا لە ڕووی مێژوویشەوە زانیاریت هەیە سەبارەت بەوەی کەوا چی ڕوویدا لە ورمێ، پێم خۆشە تۆ فەرموو. طبعاً ئەوەی ڕوویدا لە شاری ورمێ لە ئێران ئەڵان نازانم 4 ڕۆژ یا 5 ڕۆژ لەوە عاقبەت 2 ڕۆژ دوای نەورۆز بوو. یەکەمەوەی ڕۆژی نەورۆز یا ڕۆژێ پێش نەورۆز بۆ بینەر و بیسەرایی کە تاقیبیان نەکردبێ ئەوە بوو کوردەکانی دانیشتووی خودی ورمێ یا دەوروبەر میتینگێکی گەورەی شادی و خۆشیان کرد بە بۆنەی ساڵی تازە و نەورۆزەوە. لە مەجموعدا میتینگێک بوو شادی بوو، خۆشی بوو، تەبریکی ساڵی تازە تیابوو. دیارە ڕوتی جۆرا و جۆری تیابوو، ڕوتی سیاسی ناسیۆنالیستی کوردیشی تیابوو، ئەویست پەرچەمەکەی خۆی و مۆر و نیشانەکەی خۆی نیشانداوە. ئەوە جوزی ئەو لایەنە لاوازەی ئەو میتینگە گەورەی خۆشی و شادێ بوو کە بەهانە بدا بەدەست ناسیۆنالیستە ئەفراتیە تورکەکانەوە کە ڕۆژی 2 مانگی ساڵی تازە لەوێنە دواتر ئاوا بە تێڵاوە بێنە مەیدان و ئەو حرەکەتە بە تەواوەتی کۆنە پەرستانەیە سازمان بدەن. دەرنەتیجە تا ئەوجەی بەو ڕووداوە کە ڕوویدا کاملەن دیارە جمهوری ئیسلامی دەستیتیا بووە. یەکێک لە نوێنەرە بە ئێستلاح نوێنەری خەڵکی ورمێ کە تورک زمانە بنیادمێکی بە شدت فاشیستە، حتا وەختە لە نێو مەجلیسی شورای ئیسلامیەکەی جمهوری ئیسلامی بووە، خودی بەژێ لە مەجلیسەکان قسەکانی ئەویان زۆر پێ قبول نەبوو، چونکە هەمیشە و دایم ناسیۆنالیستێکی ئفراتی تورک یا زۆر ئفراتی تەرەفداری خودی جمهوری ئیسلامی و خامنەی و ئەوانە بووە. یەکێ لە بەڕێوەبەرانی ئەوە بووە، بەڕێوەبەرانی کوڕی مەلا حەسەنی بۆ خۆی سەردەستەی دروستکردنی شەڕی کورد و تورک لە ساڵی 79 زاینی یا 58 ئێرانی لە شاری نەغەدەیا بووە. ئەبینن دەست و پەیوەندەکانی دەوڵەتی شاری ورمێ هیچ جمهوری ئیسلامی لە بەڕێوەبەرانی بووە. لە بەرابەر ئەو جەش میتینگی شادی و خۆشیەدا ڕۆژی 2 مانگی سەری ساڵی تازەی ئێرانی ئەوە بوو جەماعەتێکی زۆر بە شعاری توندی دژی کورد هەتا دژی فارس وەلای حاڵە بە تێڵاو چۆماغەوە هاتبوونە مەیدان تاعتینێ ورمێ هەر شاری تورکەکانە و کورد بۆ دەرەوە و لەو ناو تەبلیغاتیان کرد. ئەمە جێگای نیگەرانیە بەڕاستی و ئێمە جوزی وەکو هێزێکی چەپ و کۆمۆنیست ئەڵان ساڵانێکی زۆرە ئەو نیگەرانیە دەرەبڕین کە بەحاڵ لەلایەک ناسیۆنالیستای ئفراتی یا تا جەریاناتی ناسیۆنالیست چ لە کوردستان چ لە ئازەربایجان یا لە سەراسەری ئێرانە نەکرد لە منتەقەی کوردستان وانە عاقبەت بەم سیاست و بۆچوونە ناسیۆنالیستانی کە بەرزی ئەکەنەوە و ئەم کێشەی قەومیە کە دنەی پێدەن ئەیانەوێ ڕەوتی ڕووداوە سیاسەکان لە کۆمەلگای ئێرانیشە بەرەو کێشەی قەومی بەرن، بەرەو کێشەی ملی بەرن، بەرەو کێشەی ناسیۆنالیستی بەرن. 25 ساڵەوە پێش لەسەرەوەی کەسێک کاریکاتۆرێکی کێشا بوو، کاریکاتۆر یا ئەوەی پیاڵن شوخی کێشا بوو، بە قەولی خەڵکی ئازەربایجان و خەڵکی تەورێز پیاوا بوو تەوهین بە تورک کراوە، بە 100,000 کەس هاتنە مەیدان لە عەلەیهی ئەو وەختە فارسەکان بە قەولی ئەوان شعاریاندا، لە عەلەیهی زمانی فارسی شعاریاندا، حتا دژی جمهوری ئیسلامی بەو مەعنا نەبوون. ئەمە تاوێ نەتاوێ ئەم ئاسەواری قەڵشتی ملی، قەڵشتی قەومی، قەڵشتی زمانی خۆی نیشانەدان نیگەران کونەندەیە بۆ ئایندە ئێران. بۆ یەکانێ هەمیشە و دایم ئێمەی بەرەی چەپ و ئازادی خواز و تومانە عاقبەت بەری ئەم دەمارگێری ملیگەرایانە ناسیۆنالیستی ئەبێ بگیرێ. هەر لەو سەرەوە بۆ بەتایبەت ئێمە دژی تەرحی فێدرالیستی بووین بۆ کۆمەلگای ئێران کە مەسەڵەن هێزە فێدرالیستەکانی کوردستان بەرزەکەنەوە، چونکی ئیتفاقەنەوانی هەر لەسەرم قەڵشتی ملی و قەومیە خەریکن سەرمایە گوزاریەکەن و ئەم ڕووداوە ئەوە نیشانەدا کە جێگای نیگەرانیە. بەڵام یەک ئیتفاقی دیکەش کەوت هەر لەو شاری ورمێ ڕۆژی بەعدی
هەر لە نێو خەڵکە ئازەری زمانەکە خەڵکە تورک زمانەکە هاتنە مەدان دژی ئەو متینگەی ڕۆژی پێشوو کە بە چۆماغ و بە تێڵاو بەدارەوە هاتبوونە مەدان وتیان نا کورد و تورک بران ئازەربایجان و کوردستان هاوپەیمانن لەگەڵ یەکتری دۆستی یەکترین مشکلێکیان لەگەڵ ئەوەش هەیە یعنی ئەو جەنبەیە هەیە ئەوەی تۆ باسەکە تەجروبەیەکەیە تەجروبەی تاڵەوەیە لە شاری نەغەدەش کە شارێکی تورکنشین و کوردنشینە هەر نزیکی ورمەیە ساڵی 58 جمهوری ئیسلامی تازە هاتووە سەرکار مەلا حەسەنی ئیمام جومعەی هەرم شاری ورمەیە لەگەڵ ئەرتەشی ئەو وەختی جمهوری ئیسلامی بە بەهانەی متینگێکی حزب دموکراتی کوردستان کەوانی زۆر بێت دیقەتانە بردویانە وەسەتی شاری نەغەدە ڕێکەوتن بۆ هەفتەیەک شەڕی کورد و تورکیان لە شارێکی وەک نەغەدە دروست کرد خەڵکانێک کە ساڵیانی زۆر لە نەغەدە یا لە ورمێ بەیەکەوە ژیاون مشکلیان نەبوو من بۆ خۆم شخصەن 3 مانگ ژیانی خوێندەواریم و زانکۆکەم لە شاری ورمێ بووە 3 مانگ لەو شارە زندگیم کردووە بەڕاستی لە زانکۆیەوە گرتووە لە شەقامیەوە گرتووە لە دوکان و بازاریەوە گرتووە لە گەڕەکیەوە گرتووە من بۆ خۆم ماڵم گرتبوو بکرێ لە خانوادەیەکی تورک زمان بوون زۆر محتەرەم زۆر ئینسان ئەو وەختانە هیچ کێشەیەک لەوەی ئایا کێشەی قەومی هەیە کێشەی زمانەوانی هەیە کێشەی وجودی نەبووە بەڵام لە ماوەی ئەم 20 ساڵەدا لەلایەکەوە ناسیۆنالیستای ئەفراتی تورک زمان هاتوونەتە مەدان بەداخەوە گۆناستێوەیان هەیە گویا حزب و دار و دەستەیان هەیە حتا چونکی تازە هاتوونە بتە مەدان وڵی لە ئەوزاعەکە دواماون زۆر حتا لەگەڵ ئفراتی ترن لە جریاناتی ناسیۆنالیستێکە لە کوردستان هەن حتا جریاناتی ناسیۆنالیستی کوردستان بڕێک خۆیان زاهرەن ئەمڕۆیتر نیشانەدەن ئەو نەخۆیان ئفراتی نیشان نادەن حتا فدرالیستەکانیان دەنەچە لەلایەکەوە لە نێو تورک زمانەکان ئازاری زمانەکان ڕەوتی ناسیۆنالیستی تونداژۆ بە دەرەجەیەک بەوجود هاتووە ئەم فەزایە دروستەکەن لەلایەک دیکەشەوە لە نێو ناسیۆنالیزمی کوردی شاو فدرالیستچیەکان و ئەوانش خەریکن دنێم کێشادن مەسەلەن هەر ئەمڕۆ لە شەبەکای اجتماعیە بینی ئەبینی ناسیۆنالیستی کورد هاتووە ورمە شاری فقط کوردانە لەولاوە تورک زمانەکانی ژەڵن ورمە فقط شاری تورکەکانە لە سوورەتەکەی ماڵن ورمە شاری دانیشتوەکانێتی دانیشتوەکانی بە تورک زمانەوە بە کورد زمانەوە بە فارس زمانەوە کورە بە لۆر زمان بە زۆر زمانی دیکە لەو شارەیە خەریکن زندگیکن شارێکە 4-5 ملیۆن ئینسان خەریکە زندگی تیاکە بە ساڵانێکی زۆر بەیەکەوە ژیاون ئەم کێشانە نەبوون ئەوەی لێرەدا جێگای نیگەرانیە عاقبەت ناسیۆنالیزمی دوو تەرەف و بەتایبەت ئێستا ناسیۆنالیزمی ئازەری بە پشتیوانی جمهوری ئیسلامی خەریکن دنەی ئەم ئەوزاعادن و پێویستە ئێمەی بەرەی ئازادی خواست بە توندی لە دژی بین و ئاسەوارەکانی بربەست بکەین و بخێنە پەراوێزە بێگومان ئەم باسانە ئەم دابشکاریە قەومیە یاخود قسەکردن لەسەر پرسی نەتەوەی وەکو پرسی زەوی و شەڕی زەوی وزار لەگەڵ لە بینی نەتەوەکانە دروستکردنی ئەم کێشەیە داهاتوێکی زۆر نالەبار چاوەڕێی ئەم ناوچانەکە ینی قابل بەوە نییە بەشێکەوەی کە قسە لەسەر تەرحی دەوڵەتی نەتەوەی یاخود دەوڵەتێک بۆ کورد یاخود فیدرالیزمێک بۆ کورد ئەکرێ و ئەوانە وە کوردستان وەکو ناوچەیەک نابێت کە خۆی ئەگەر ببێت بە ناوچەیەکی خودمختاریش یا ناوچەیەکی خۆبەڕێوەبەریش حتمما ناسنامەی جۆر بە جۆری تایە یا خۆت پێکاتەی جۆر بە جۆری تایە بەرحاڵ خەڵک بە جۆرە لە جۆرەکان خۆیان بەسەر بە ناسنامەیەکی دیاریکرا و حسابەکەن و ئەمە قبولمان بێ قبولمان نەبێمە حقیقەتێکە و واقعەکە هەیە وەختێک ئەمە لە بەرچاو نەگیرێەوە ناسنامەی ئیتنیکی ببەخشرێ بە خاکوانە هەمیشە تۆ پرۆژەی شەڕ و کوشتاری قەومی لە داهاتووە خەریکی دائەڕێژی و من بەش بە حاڵی خۆ من پێم وایە ئەمەی کە لە ورمیان ڕوویدا ممکنە پێویست بێت کە زەنگێکی ئاگادارکردنەوە بێ بۆ هەموو چەپ و کۆمونیستەکانی ناوچەکە بتایبەت لە ئێرانە بەشێکی زۆر لە
خەڵکانێک کە سۆشیالیستن چەپن کۆمونیستن لە ئێرانە تەسەوراتێکی زۆر ڕۆشنیان لەسەر داهاتوو هەیە بەڵام من بەش بە حاڵی خۆمەوەی کە چاوەڕوانێکم لە فشارێک و گوشارێکە کە ئەمریکا و غەرب خەریکن لە ئێرانیەکەن و هەڕەشەیەکە لە ناوچەکەیە بوونی هەیە نمونەیە کە ئیسرائیل نیشانی ئەدا بۆی کەوا غەرب بوو ئەمریکا چی بە دروست و بە ئینسانی و بەوها نازانن لە بریەوەی کە لە ڕابردووە بانگەشی مافی مرۆڤ و دیموکراسیەکرا ئەمڕۆ نیشانێ دەن کە چه فاشیزمێک دەتوانێت قبول بکرێت لەلایەن دنیاوە لەلایەن دنیای سەرمایه‌داریەوە هەموو ئەمانە دۆخێکی قوڵقانووە کە ممکنەیەکێک لە مەترسیەکانی ئایندەی ئێران لە حاڵەتی دوو ڕوخانی جمهوری ئیسلامیشە هەڵتۆقین یان جۆرە کێشانە بێ خۆ ئامادەکردن بۆ ئەمە خۆکۆکردنەوە بۆ ئەمە سەفاراییکردن یاخود ڕیزبەستنی سۆشیالیستەکان و کۆمونیستەکان لە بەرامبەر ئەم ڕووداوانەیە پێویستیەکی هەر ئێستاییە بەکار نایە سبەینەکە جەنگی قەومی خوڵقا ئەو دەم باسی ئەوە بکەین لە دژی جەنگی قەومی بین بەکار نایە هەر کاتێک کە ئەم ڕووداوانە یەتە پێشەوە ئەو دەم ئەم هەڵوێستە دەرببڕین ئەگەر ئەمە واقعیەتی ناوچەکەیەوە ئەگەر ئەمە شتێکە کە ئەممکنە ئاوا لە پڕا هەڵبتۆقەوە دەربکەوێ و نازانی لە ئایندە چۆنی بەچ لایەکە ئاشتێتەوە ضرورەتی هەیە هەر بە ئیلهام وەرگرتن لەو جوڵانەوە فراوانەی کە تۆ باست کردە ڕۆژی داهاتووە لە ورمێ بەڕێکەوتووە کە شاری ورمێ شاری دانیشتوانەکەیەتی شاری کورد و ئەوانن کە لەوێ دانیشتون بە بەرحاڵ لەوێ ئەژین وە کوردستان و ئازەربایجان دۆستی یەکن دوژمنی یەکین ئیلهام وەرگرتن لەمە پێویست بۆواکە و جوڵانەوانەی کە لانی کەمی پابندبوونیان هەیە بە ئەمنیەت و ئاسایشی کۆمەلگاوە پێکەوە لە دژی ئەم جۆرە ڕووداوانە هەڵوێز دەربڕن ڕۆژگارێک ئەمە باسی سیناریۆ ڕەش لەلایەن مەسوود حکمەتەوە مەطرح کرا تەنانەت قسە لەسەرەوە کرا کە ممکنە بەشێک لەوە ئەترافانەی کە پێیان وایە لایەنگریشان ممکنە بتوانن بەشێک بن لە سیناریۆیەکە شەڕی قەومی نەقەومێت لە کوردستان و لە ئێرانە بەگشتی ئەمڕۆ من پێم وایە کە پێویستەکە بگەڕین بە شوێنەوەی چێیەکە لە بەرامبەر شەڕێک و پێکدادانێکی لەم بابەتە هەڵوێستێکی ئینسانی و زۆر محکەم ئەگرێتە بەر ئەوانە پێکەوە لەسەر سەنەدێک یا لەسەر ڕاگەیاندنێک یا لەسەر محکومکردنێک و دانەکردنێکی ئەم جۆرە هەوڵانە بۆ قەوماندنی شەڕی قەومی کۆ ببنەوە ئەم ڕاگەیاندنەوە ئەم هەڵوێستە بۆ ئایندەی ئێران و کوردستانیش ڕۆڵێکی زۆر گەورابینێ من لەم بابەتەوە چەند شتێک بڵێم بنظرم ئەو خەتەری سناریۆی ڕەشەی کە تۆ باست کرد وایە وەختی ئەم ڕووداوانە ئینسانە بینێ زیاتر نیگەرانە بێ مثلا من ئاوا بڵێم فەرزکەین لە 10 ساڵی ڕابردووە ئێمە خۆشی جەماوەری دەیمانگەینەوە 26مان بووە هیچ ئاسەوارێک لە تەفرەقەی ملی زمانی مەسەبی وجودی نەبوو یا ئابانی ساڵی 98مان بووە یا بە تایبەت 3 ساڵ لەوە پێش عامبەرە و 3 ساڵە چینی 2 ساڵ و نیو لەوە پێش ئەو خۆشە جەماوەریەی کە بۆ ماوەی 6-7 مان دوای قەتڵی ژینا ئەمینی ڕوویدا بەرحاڵ اتفاقەن زۆرتر یەکگرتوویماندی هاوبەستگیماندی و دڵخۆشکەر بوو بەش بە حاڵی خۆمان وەکو بەرەی چەپ و ئازادی خواز وەکو کۆمونیزمی کاریگەری کە هەمیشە نیگەرانیمان لە خەتەری سناریۆ ڕەش بوو وتمان ڕەوتی ڕووداوە سیاسەکان لە ئێران بەرەوەواچێ هاوپشتی هاوبەستگی بەرەی ئازادی خوازی بەرەی بەرابەری خوازی حتا ئەو شعارە گشتیەی کە هەموو کەس خۆی پێوە هەڵەواسێ ژن ژیان ئازادی شعارێکی بێ ئازارە و لە عینە حاڵە هیچ ئاسارێکی لە تەفرەقەی ملی یا مەسەبی یا زمانی ئەوەی تێدا نییە ئەوە کارکردێکی مثبەتی بوو دەن نەتیجە بە دەرەجەیەک ئینسان ئەو ئەرخەیانەی پەیداکرد ئەم خەتەری سناریۆ ڕەشە وجودی نەبێت ئێستا ڕووداوی وەک ئەمەی لە ورمێ ڕوەدا ئەو هەڵسوڕاویەی کە ناسیۆنالیستای
چ ئازەری چ یا کورد چ لەولاوە لە بلوچستان و ئانە پەیدا بێ منش پێمان بێ مەترسی ئەم سناریۆی ڕەشە زیاترەکە بەتایبەت ئەوزای ئێران لە ئاڵوگۆڕی جددیایە جمهوری ئێرانی لە ئەو پەڕی زەعیف بوون و لاوازبوونی خۆیاتی بتایبەت خەتەرێک کە لەسەر تحولاتی سیاسی ئێران هەیە ئەویش لەلایەکەوە هەرم تحریمە اقتصادیە زەبەلاحەی کە لەلایەن دەوڵەتی ترامپەوە زیندوو کراوەتەوە بەشێکێتی خەتەری تا شەڕ هەیە خەتەری دەخاڵەتی نظامی ئیسرائیل ئەمریکا بۆ ئێران هەیە ئەوە کۆمەکە کات بەوەی کە بەرحاڵ ئەم سناریۆی ڕەشە بە تەوری واقعی زیاتر زەمینەی بۆ دروست بێ ئەوانش ئاگاهانەواکەن باڵە ڕاستەکان باڵەکانی ئۆپۆسیۆنی ڕاستی ئێران لە سەڵتەنەت تەڵەب و مەشروتە خوازیەوە و لە فدرالیستەکانەوە بەقووەتکەن هەر کەس لەسەر ملیگەرایی لەسەر ناسیۆنالیزمەکەی خۆی سەرمایە گوزاری بکە مەسەڵەن تۆ ئیشارەیەکت کرد 35 ساڵەوە پێشکەم باسی سناریۆی ڕەشەدا مزرا بەڕاستی ئەو وەختە مەسەڵەن هەرم باڵی مەشروتە خواز و ڕەزا پەهلەوی و ئەوانە هیچ ئەو وەختە لەسەر تەواویەتی ئەرزی و ملیگەرایی ئێرانیوانە وەک ئێستا وەک لەم 19 ساڵەیە پێداگیری لەسەر ناکرد نانەکرد بۆ ئینسان ئومێدی بوو لەگەڵەوانە بڵە بابە ئەگەرتانەوێت شیرازەی جامعەت تێک نەچێ ئەگەر هەرجومەرج نەبێ لە گۆڕەکانی ئایندەیە ئەگەر شەڕی قەومی یا مەسەبیەتانەوێت ڕوونەدا دەیوەرن بە پای بەیانەیەکدا بڵێن لە ئاڵو گۆڕە سیاسەکانی ئایندەی ئێرانە لایەنی سیاسی جۆرا و جۆر ئالتەرناتیوی سیاسی جۆراوتر لە فەزایەکی سیاسی شەفافدا هەڵسوڕان بکەن فعالیت بکەن هێزی جەماوەری خۆیان کۆ بکەن حولی خۆیان بەرحازی سیاسی بدەن بۆی هەتا لە بگەن بە دەسەڵات بەڵام شەڕی قەومی شەڕی مەسەبی نەخڵقێنن سناریۆی ڕەش نەقەومێنن وەکو باڵکانی لێ نەکەن وەکو ئەسوزانم لیبی لێ نەکەن بەڵام ئێستا بەشی زۆری ئۆپۆسیۆنی ڕاستی ئێرانی دقیقاً ئەجملە سەڵتەنەت تەڵەب و مەشروتە خوازی گەڕاونەوە سەر میلیگەراییەکی تۆخی ئێرانی ناسیۆنالیزمی ئێرانی هەر ئێستا هەڕەشە لە مەسەلەن خەباتێک کە بۆ لابردنی ستەمی نەتەوایەتی لە کوردستانە هەیە جا هەم هێزی بۆرژوایی تایە هەم هێزی چەپیشی تایە بەنێوی تەزیەت تەڵەب و ئێمە تەرەفداری تەمامیەتی ئەرزیوانە هەرەشە و گۆڕەشەی نەوعی جمهوری ئیسلامی یان نەوعی شای سابقەکەنەوە بۆ سەر خەڵک لەم لاشەوەەوە ناسیۆنالیزمی ئازەری ئاواکە فدرالیستی کورد ئاواکە ئەمانە هەموو خەتەرن من پێم بێت چی زەمانەت دەکا بەری ئەم سناریۆی ڕەشە ژیرێ ڕەوتی شۆڕجێرانە لە جامعەدا بەهێزتر بێ ئەوەش شتێک نییە غەیرەزەوەی چینی کرێکاری ئێران ئازادی خوازان و بەرابەری خوازان ئێران هەر ئەو خەباتە جەماوەریانەی کە لەم 10 ساڵەدا هەن مامۆستایانن خانەنشینانن پەرستارەکانن معلمانن زۆر بەشی دیکەی کۆمەلگا ئەو خۆرەشە جەماوەریانەی کاتونە ئەوانە گەر یەکگرتووتر ڕێکخراوتر وشە و هێزە چەپەکانیشن هێزی چەپ و ئازادی خواست بە وشیارەیەکی زیاتر بەرەی چەپ و ئازادی خواست بەرەی حتا سکۆلاری غیرە قەومی غیرە مەسەبی زیاد بکرێ و حتا تاهۆدێک بەوە بدرێ بەری سناریۆی ڕەشەگرین ئەمە بە نظرم ئەتوانێت ڕێبازێک بێ ڕێگات چارەیەک بێ بۆ ئەوەی بەری ئەم نیگەرانیانەی ئایندە بگیرێ وەڵبەتە من واقعا شخصا ئومێدەوارم من پێما بێ پۆتانسیێلی ئازادی خوازی و بەرابەری خوازی و چەپگەرایی لە دڵی خەباتی جەماوەری ئێرانەوە لە دڵی چینی کرێکاری ئێرانە بەهێزە قەویە ئەتوانێ خۆی وا بەقووەتکە بەری ئەم سناریۆ ئەگەر ئێوە جمهوری ئیسلامیش کەنار بنێ و سەرنگۆنیکە بەری هەڵسو و کەوتی بەرەی ناسیۆنالیستی ئەم بەش یا ئەو بەشی کۆمەلگای ئێران بگرێکە سناریۆیەکی دڵتەزێن و ئاوا ڕەش بەسەر کۆمەلگادا دانەسەپێن ئەم کۆمنتەی هاوڕێ حوسام هاتووە هاوڕێی خۆشەویستمان حوسام لە ئەمریکایە پێما بێ کانەدایە زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ حوسام ئەڵێ ناسیۆنالیزمی کورد و تورک ئەو دوو کۆمەلگایە بەرەو پاکسازی نەتەوەی لە کوردستان و ئازەربایجانە بن داوا دەکەن دانیشتوانی ئەو مەناتیقە لە یەکجیاکەنەوە و پاچی بکەنەوە تورکیا و دەوڵەتی ئازەربایجان کاری بۆ دەکەن جا ئەلێرەیە من بە پەیوەست بەو باسێک کە پێشووتر کردمان لەسەر تورکیا
هاورە ڕەحمان بەتەئید ئەم قسەی کە هاورە سامش لێرە کردوێتی ئەڵێن یەکێک لەو شتانەی کە ویتسکۆف ئاماژەی پێکردووە کەشتی پۆزتیڤ لەلایەن ئەردۆغانەوە لە تورکیا دێ ئەوەیە ئەردۆغان ئامادەی نیشان داوە کە بەشدار بێ یاخود بە جۆرێک کار بۆ پرۆژەیە بکە کە ئەمریکا هەیەی بۆ ئێران چ لە حاڵی تەسلیم بوونیە یا لە حاڵی تەسلیم نەبوونیە ئەمە یەکێکە لەو شتانەی کە ئەم قەولە لە ئەردۆغان وەرگیراوە کە لە پرۆژەکانی ئەمریکا و ئیسرائیلە لە بەرامبەر ئێرانە بەشدار بێ و ئەم کارشکە لە ئازەربایجان کراوە بە جۆرێک وەسڵک برێتەوە ڕەب دەکرێتەوە بەم کاری کە تورکیا هەیەی من پێم وایێ ئەگەر لە 35 ساڵ لەمەوبەر خەتەری سیناریۆی ڕەش لە ئەزمونونەکانی بەڵقان و ئەوانەوە ئەمان بینیوە و کات مەسوور حکمت دوتی ئەمەی کە لە ئێران ڕۆدا وەکو بەڵقان وابێ وەختە تەلەڤیزیۆن نێبی کوژێنیتەوە خۆت لەوێ ئەژیت ئەوە ژیانی تۆ ئەبێت و ئەوانە ئەبێ هەر ئێستا مەوزەئی لە بەرامبەرا بگری و مۆقفی لە بەرامبەرا بگری من پێم وایە دۆخی ئێستای جیهان و ناوچەکە زۆر خەتەرناکتر و مەترسیدارترە لەو سەردەمە ئەم دەوڵەتانەی ئەم ناوچانە زۆر فشەڵتر و بێپایەترن لە ڕابردوو جمهوری ئیسلامی زۆر داوە شاوترە لە جاران دۆخی ئابووری کۆمەلگای ئێران زۆر نارەبارترە لەو کاتە و ئەم جۆرە پرۆژانە زۆر باشتر کاری بۆ کراوە و دەوڵەتی وەکو ئیسرائیل و تورکیا و ئەمریکا و ئەمانەش ممکنە لە پشت پرۆژەی لەو بابەتانەوە بن یان یەکێک لەو سیناریوانەی کە ممکنە ئەمریکا و ئیسرائیل دەستی بۆ برن لە بەرامبەر ئێرانە باسەکە هەر لە ناوبردننی چەکی ئەتۆمی نییە لە ناوبردننی چەکی ئەتۆمی بە ئەوانەی کە باسەکەنەوە ئەوانە لە ڕووی سەربازیەوە ئەگەر یەکە تقریبان مستحیلە یعنی ئەوەی کە بە شەڕ و بە کوشتار و بڵێن بە بۆمبا بارانکردن نەک بە کوشتار بە بۆمبا بارانکردن پرۆژەکانی ئەتۆمی ئێران پەک بخرێ لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە تقریبان نزیکە مستحیلە لەبەرەوەی و جێگانە لە شوێنی وایە محکەمادانراون و ئەوانە بە هیچ شەشێک ناتوانن متأكد من 100% ئەمە کۆتایی پێدێ تەنها ڕێگایەک بوو کۆتایی هاتنیەوەی کە جمهوری ئیسلامی ئێران تەسلیم ببێ و هەموو چەکەکانی دابنێ بەڵام ئەوەی کە لە بەرامبەر ئەمەیە ئەکرێ ئەگەر جمهوری ئیسلامی ڕازی نەبێ ئەم چەکە ئەتۆمانی تەسلیم بکات و ئەوانە یەکێک لەو سیناریۆنی کە لەبەر دەسایە ئەوەیە ئەحواز بێنە پێشەوە و کار بکەن لە مەناتقەکانی کوردستانە فیدرالچیەکان دنە بدەن و پاڵیان بنێن و هەوڵیان لەگەڵا بن بۆیکەوە شەڕ لەم ناوچانەوە دەست پێ بکە ئازەربایجان ئەم کارە بکەن لە بەلوچستان لە ڕێگەی ئیمارات و لە ڕێگەی دەوڵەتانی خەلیجەوە فرسەت بێن و چەک و تەقەمەنیان لەبەردەسادا بنێن و ئەم کێشەی دروستکەن ئەمانە ئەو نەخشانن کە لە ئارایان مەترسی سیناریۆی ڕۆژ ئەمڕۆ لە ئێرانە زۆر زیاترە لە 35 ساڵ لەمەوبەر و لە ڕاستیە هێزێکی چەپ و کۆمونیست بە دروستی بێوێ لەم دۆخەیە هەڵوێستێک بنوێنێ لە ڕووی سیاسیەوە خۆی بە خاوەنی کۆمەلگا بکە پێویست بەواکە ئێستا پێشنیاری ئەوە بکە هەر هێزێک لە ئێرانایە بە جمهوری خوازیەوە بە چەپی میانەیەوە بە چەپی کۆمونیستیەوە بە سۆشیال دیموکراتیەوە بە هەر هێزێکەوە لەو هێزانە بە هەموو ئەو ڕێکراوە جەماوەریانە کارگەریانە خوێنکاریانە ژنانە کە لە ناو ئێرانان لە دەوری پلتفۆرمێک کۆبنەوە بۆ محکومکردنی ئەم هەوڵانەوە ئەمە یەکێک لەو ڕێگانە بێ بۆ بەرگرتن بە سیناریۆ ڕۆژ بە بڕێ من ئەوڵن لەسەر کامنتەکەی هاورە حسام کاملەن لەگەڵی هاوڕایم وایە دەوڵەتی تورکیە و دەوڵەتی جمهوری ئیسلامی و ئەوانە کولەن کارەکەن بۆ بەرینکردنەوەی ئەو تەفرقەی قەومی و مەسەبی و یا حتا دەخاڵەتی ئەمریکا ئیسرائیل وانش بە تایبەت دەخاڵەتە نظامیەکان ئەینەن پەرادا بەو کێشە قەومی مەسەبیانە و ئەوەی تۆ جاڵانی شارەت پێکرد پەرەگرتنی ئالتەرناتیڤ و سناریۆی ڕەش بۆیە بەتەواوەتی لە دژین ئەوەی کە ئەلئان خەتەری سناریۆی ڕەش ڕەنگە لە چاو 30 ساڵ 35 ساڵەوە پشت زیاتر بووە بەستەجی بەوەی ڕەوتی ڕووداوەکانی ئێران چۆن بڕواتە پێشێ ئەگەر مەسەلەن لە ئایندەیەکی کورتماوەدا هەرەوەی تۆش باسەکەی جمهوری ئیسلامی ئەو شەرت و شروتانەی دەوڵەتی ترامپ و ئەو ئەوزاعە قبول نەکا نەچێتە پای سازان احتمالی لێدانی نظامی هەیە و دەخاڵەتی
ئیسرائیل و ئەمریکا و ئەجملە تورکیەش من پێم بێ ئەو شتەی کە تۆ بیست و تاڵی ئەردۆغان قەولی ئەوەی دابێ بۆ زەعیفکردنی جمهوری ئیسلامی یا ڕوخانی جمهوری ئیسلامی هاوکاریان بکە کاملەن واقعی دێتە بەرچاو هەر ئەم ڕۆژانە اتفاقاً دوو جار لە قسەکانیا ئەردۆغان باسی هەم تەورێز هەم ورمەی کردووە توێتی تەورێز و ورمێ ئەوانە جزوی شاری تورکنشینن جزوی ئیتر نازانم ئایا وڵاتی تورکیە وتوە بەرحەڵ عاقبەت باسی نەوعێک ئیمپراتۆریەکی گەورەی تورک زمانی و ڕەنگە عوسمانیەکەی خۆی کردبێ کە بڵێ ئەوانەش جزوی ئێمن لەگەڵ ئێمن نازام جزوی دڵی ئێمن هەموو ئەوانە نیشانەدا دەنچە ئەگەر ڕوتی ڕووداوەکە ئاوا بچێت کەماکان بە دەخاڵەتی نظامی ئەمریکا ئیسرائیل ئەوە تورکیە ئەوە بێ بەڵێ منیش پێما بێ خەتەری سناریۆی ڕەش ئیچکار زۆرە چونکە ئەوان ئەوانەوێ ئەو سناریۆی ڕەشیانەوێ ئەوان سەرمایە گوزاری لەسەر ملیگەرایی و لەسەر تەفرەقەی قەومی و مەسەبی و هێزە کۆنە پەرستەکانی ملیگەرا یا مەسەبی گەرا تەقویەت دەکەن و هەر ئێستاش کردویانە هەر ئێستاش ئیسرائیل دەنگۆی ئەوەی هەیە لە بەعزێک لە ئەوڵەندارەوە بە ئاشکرا لەگەڵ ڕەزا پەهلەوی ارتباتیان هەیە لەگەڵ مەشرەت خواز و سەڵتەنەت تەڵەب رابطەیان هەیە پارەکە پێش شەڕی حوتی ئۆکتۆبری حەمەس هەرم ڕەزا پەهلەوی هەستا میوانی ڕسمی نەتەنیاهو بوو لە ئیسرائیل ئەوە ئەوان هەیەە قسە هەیە کە لەگەڵ بەعزێک لە ئەحزابی ناسیۆنالیستی کوردیش هەتا رابطە هەیە تورکیش لە فکری ئەوانەدا ئەبێت جمهوری ئیسلامیش هەرە و جۆرەی بە جۆرێک پاڵپشتی پێکاکە و ئەوواکە دەنچە ئەگەر ئەو ڕەوتە بڕواتە پێشێ من بەڵێ و خەتەرە زۆر خەوێ بینم بەڵام فەرزکەین شەڕ نەقەومێ جمهوری ئیسلامی بە دەرەجەیە تەسلیم بێ زەعیفێکی زیاتر بەخۆی ببینێ من پێم بێ ئەو وەختە ڕەوتێکی خەباتی جەماوەری بە شۆڕش جێرانە ئەتوانێت بێتە مەیدان و ئەوە مەیدانێکە بێ بۆ بەهێزبوونی بەرەی ئازادی خواز و بەرابەری خواز و ئێمەی چەپەکان بە عەمەلی ئەتوانین نیگەران نەبین و ئیجازە نەدەین ئیتر ساحەی سیاسی بێتە ساحەی ڕمبازێنی جەریاناتی قەومی و مەسەبی لە هەر گۆشەیەکی ئێران لە مەرکەزی وەگرتوێتی تا کوردستان تا بلوچستان تا خۆزستان تا ئازەربایجان ینی بەستەجی بەوەیە کام ڕەوتی سیاسی زۆرتر ئەچێتە پێش ئەگەر ڕەوتێکی شۆڕە جێرانەیە ئەوەی دوای ئابانی 92 دیمان ئەوەی دوای خۆشانی جەماوەری دوای قەتڵی ژینا ئەمەنین دیمان بڕواتە پێشێ من پێ بە خەتەری سناریوسیا کەمترە بێ بەڵام هەرە بێ بە حسابی بێنی هەرە بە کارێک بۆ بکەی بۆ پەرزدانەوەی بەڵام ئەگەر ئەو ڕەوتە کۆنە پەرستانەی کاڵعان مەبەستی دەوڵەتی ئەمریکا و ترامپ و ئیسرائیل و ئەردۆغان و ئەوە بێ ئەو قسەیە زۆر ڕاستە خەتەری و سناریۆ ڕەشا هەیە و من پێم وابێ کارێوێ ئەوە ڕاستە پێم وابێ ئێمەی بەرەی ئازادی خواز و بەرابەری خواست هێزە چەپەکان چینی کرێکاری ئێران خەباتکارانی مەیدانی خەباتی جەماوەری عەلاری بە قووەتکردنی خەباتێکی ڕاستە و خۆخ کە خۆمان تیا دەرگیرین ئەبێ لە عینە حاڵە مەسئولیەتی ئەوە لەشان بگرین بەری ئەو نەوعە سناریۆی ڕەشانە بگرین ئەویش بە وشیارکردنەوەی جەماوەر خستنە کەنار و خستنە پەراوێزی ئالتەرناتیوی هەرم هێزە کۆنە پەرستانە بێنەفوسکردنی خودیارم هێزە کۆنە پەرستانی ناسیۆنالیست یا مەسەبی بەڵێ منت پێم وابێ کارێکی زۆری لە ئێمەی هێز و چەپ و کۆمونیست دەوێ حەول بدەین بۆ بەرپەرزدانەوەی ئاسەواری سناریۆیەکی ڕەشکە ئەتوانێت نیگەرانی دروست بکە